کەڵەکەبوونی قەیرانە سیاسی و دارایەکانی هەرێمی کوردستان و بەدەمەوەنهاتنی حکوومەتی هەرێم وای لە پێنجەمین پارێزگای باشووری کوردستان کردووە بەرپرسەکانی هانا بۆ حکوومەتی ناوەندی عێراق بەرن بۆ چارەسەرکردنی کێشە دارایی و ئیداریەکانی هەڵەبجە کەوا بڕیارە لەمەوەی مانگی داهاتوو چەند بەرپرسێکی پارێزگای هەڵەبجە سەردانی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بکەن. ئەمە لەگەڵ گرفتی پێگنێنانی ئەنجومەنی پارێزگاکە کە بە گوێرەی زانێرەکانی NRT تا یەکلایی نەکردنەوەی کێشەی سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی هەرێم ئەنجومەنەکەی هەڵەبجە پێگنایەنرێت. سەبارەت بە من و کاک عەبدوڵڵا و کاک عەلیش هەر هەمان ڕەئی هەبوو چونکە بڕیاری هەرسێکمان بوو کە ئەگەر هاتووە هەڵەبجە بەم شێوازە بەردەوام بێ بەڵێ ئێمە یاداشتی خۆمانە نووسین کۆبوونەوەی تایبەتەکەین لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی کوردستان و هەروەها لایەنە پەیوەندیدارەکانی کە پەیوەستن بەمەوە ئەگەر بەم شێوازە بێت و هاوکاری نەبێت هەر سوورە بین لەسەر هەڵوێستەکانمان و لایەندا ڕایەگەینی. لەگەڵ کێشە دارایی و کارگێڕەکانی ئیدارەی هەڵەبجە منمنانەیە سیاسیەکان لەسەر پۆستەکانی ئەو شارە بەردەوامی هەیە هەرچەندە 25 کورسیەکەی ئەنجومەنی پارێزگاکە لە نێوان لایەنەکان دابش کراون بەڵام کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان ئامادەنی ناوی کاندیدەکانی خۆیان ڕادەستی حکوومەتی هەرێم بکەن چونکە کۆمەڵ داوای دابشکردنی پۆستی بەڕێوەبەرایەتیە گشتیەکان دەکات و گۆڕانیش بڕوای بە حکوومەتەکەی ئێستای هەرێم نەماوە. بەهۆی ئەم قەیرانەی ئێساوە دواکەوتەوە چونکە بۆ خۆتەزانی نە حکوومەت ماوە نە بە هیچ دام و دەستگایەک ماوە لە هەولێروانە کە شەرعی بن تاتۆ بڕۆی ناوی کاندیدەکە بنێری بۆ هەولێر چونکە لای ئێمە حکوومەتی هەرێمیان بڵێن ئەنجومەنی وەزیران شتێک نەماوەیانی بەو ناوە هەڵۆشاوت. هەرچی سەبارەت بە پارتی دیموکراتی کوردستانە ماوەی زیاتر لە ساڵێکە پێداگری لە وەرگرتنی پۆستی قایمقامی هەڵەبجە دەکات لەگەڵ ڕێکەوتنی لایەنەکانیش بەبێ پارتی باسی لە تۆمارکردنی سکاڵا دەکرد لەسەر ئەو لایەنانە بەڵام لە دوای خۆپشاندانەکانی ئەم جارەی مامۆستایان و فەرمانبەرانەوە پارتی هەڵویستی گۆڕاوە و داوا دەکات 3 کورسیەکەی ئەنجومەنی بۆ بکەن بە 4 کورسی تا بەشداری لە حکوومەتە خۆجەیەکەی هەڵەبجەدا بکات. 4 ئەندامی ئەنجومەنی ئێمە بێ بچێت دەوامکە ئەگەر سێبێ بەڕاستیەکەی قیادەش بڕیار بدا من بەش بە حاڵی خۆم ناڕازی دەبم بەڵام بێ ئەمری قیادی خۆشم ناکەم بەڵام لە هەمان کاتە ئەگەر بە 4ەکە بێ هەوڵە دەین 4ەکە بنێرینە دەوامکردن. 2 ساڵ و 6 مانگی تر کاتی ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمە بەڵام تاکو ئێستا دیار نییە کەی ئەنجومەنەکەی پارێزگای هەڵەبجە کۆ دەبێتەوە. ئەو ئەنجومەنەی بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەڵەبجە و تەنانەت پارێزگارەکەشی چاوەڕی لە دایکبوونی دەکەن. وریە حەمەکەریم NRT هەڵەبجە.